سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش. ئەمڕۆ لە زانکۆی سۆران فێستیڤالی بەرەو گەشە سەندنی بەرهەمی خۆماڵی کە سێمین فیسیڤالە بەڕێوەچێت. لێرە تەواوی ئامادەکاریەکان تەواو بووە بۆ ئەوەی لە چەند خولەکی داهاتوو دەست بەکردنەوەی ئەم فیسیڤالە بکرێت کە ئەمڕۆ 16 ئۆکتۆبەری 2024 فاکەڵتی زانستی پەروەردە زانکۆی سۆران بە بۆنەی ڕۆژ جیهانی خۆراک سێمین فیسیڤاڵی خۆراک لەژێر ناونیشانی بەرەو گەشە سەندنی بەرهەمی خۆماڵی بە بەشداری 14 کۆمپانیا و 6 قوتابی 10 جوتیار ئەنجام دەدات. لە ئێستا وە گوتم ئامادەکاریەکان تەواو بوونە و قوتابیانی زانکۆ بەشدارن. 14 کۆمپانیا لە هەم لە سۆران هەم لە شوێنەکانی دیکە هاتوون بۆ ئەوەی کە بەرهەمەکانیان لێرە نمایش بکەن و هاوڵاتیانی سنووری دارەی سەربەخۆی سۆرانیش دەتوانن لەم فیسیڤالە بەشدار بن بە ئارەزوی خۆی چ جۆرە خواردنێک یان هەر بەرهەمێک خۆماڵی دەتوانن سەردانی ئەم فیسیڤالە بکەن لە نێو کەمپی زانکۆی سۆران و دەتوانن بەرهەمەکان بکڕن. بەڵێ